ئازیزانم ئەم کاتتان باش خۆشحاڵم کە لە ئاڵلقەیەکی تری بەرنمەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنەوە پێتان شاد دەمەوە. ئەم جارش کەسایەتێکی تر بە وێنە بەشداری بەرنمەکەمانەکە ئەوی ژۆک و میوانەکانی ترەوێ چەند لاپەڕەیەک لە مێژووی ژیانی خۆی و بنەماڵەکەیمان بۆ واڵا بکە. ئەم بەڕێزە لە خێزانێکی دەگمەنی کووردە کە لە شاری سلێمانی ژیاون. لەم خێزانەوە هۆنراوە و سرودی نیشتیمانی هەڵقڵاون و نەوە لە دوایینەوە سرودەکانیان کردوتە وێدی سەرزمان. چیە لە میلەتەی ئێمە قەرزاری سرودەکانی ئەی کوردینە ئەی مەردینە و واوەتەن خەمڵیوە وەک گوڵ نەوبەهاری میلەتە و بولبول بە نەغمەی دڵکێشی خۆشی و ئەی تۆپەکە فوتبۆڵەکە نەبێ. چیە لە ئێمە مەڵاشی کوردایەتی بە زەڕێ خاکی وەتەن نادەم بە قەسری قەیسەری زێوەرەفەنی هەڵنەدرابێتەوە. دەبێت کێ بێ شعری شاخی ڕەنگاوڕەنگی گۆیژە باعیسی کەیف و سرور و براینە لە خەو هەستم بەیانە و چەند شیری نەلام و گوڵی سربەستی مەردە ئەو گەلەی ئەگاتە دەستی بەختیار زێوەر وەک مرواری گرانبەها لە مێشک و دڵ و ڕۆحیا هەڵنەگرت بێ. ئەم خێزانە کورپەروەرە لە زووەوە لە گوندی بێکڵۆی ناوچەی پشدەرەوە دێنە سلێمانی. میوانی ئەم جارەمان کوڕی عەبدوڵا کوڕی مەحەمەد ئەفەندی مەلا ڕەسۆڵ ناسراو بە زێوەرەفەنی شاعیر و برای شاعیر بەختیار زێوەرە دایکیشی شەمسەخانی حەمەسوور کە ئەویش خەڵکی گوندی داربەڕولەی بناری پیرەمەگرونە. لە یەکی حوتی ساڵی 1938 لە گەڕێکی کانستان لە سلێمانی لەدایک بووە بەر لەوەی کە لە ساڵی 1944 بچێتە قوتابخانە لای زێوەرەفەنی باوک فێری خوێندن و نووسینە بێت. لە دوای ناوەندی خولێکی ڕووپێوی ئەبینێ و لە ساڵی 55 لە شارەوانی سلێمانی دەبێتە فەرمانبەر. لە ساڵی 1961 لەگەڵ مامۆستا ناجیە محەممەد مەحێدین هاوسەرگیریەکە و دەبنە خاوەنی چوار کوڕ بە ناوەکانی شوان و سامان و ساسان و میران و دوو کچیش بە ناوەکانی ڤان و جوان. ئەم میوانە خۆشەویستە خۆشنووسە هونەرمەندی شانۆ بووە لە شانۆیی مەموزین و تاوانی چی بوو وەکو ئەکتەر بەشداری کردووە و لە ساڵی 1960 شانامیلکەیەکی چیرۆک بە ناوی بەهاری ژیان بڵاوە کاتەوە. ئەم میوانە بەڕێزە کاکە مەحمووی زێوەرە و بە ناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتن دەکەین. کاک مەحموو زۆر سپاسانەکەم. کاک مەحموو زۆر خۆشحاڵم من هەروەکو مامیکی بەڕێزی خۆم کە هاتوویتە بەرنامەکە. ئێمە ئەمانوێت لە ڕێگەی وێنانی کە هێناوتە مێژووی ژیانی خۆت وی بنەماڵە بەڕێزەکە ئەو بنەماڵەی کە هەمیشە زەویەکی پتە بن بۆ ئەدەب بۆ هونەر بۆ سرودەکان دیارە کەم تا زۆرێکیش جەنابێ لەگەڵ کاکە حەسەنی براتە ئەو پشکەتان بەرەکەوێت کە ئێوەش پەروەردەی دەستی زێوەرەفەنی و کاکە بەختیاری براگەورتانن. عادەتی بەرنامەکە وایە ئێمە لە باوکەوە دەست پێەکەین. جا یەکەم وێنەیەکە کە زۆربەی زۆرمان بینیومانە بەڵام لەبەرەوەی کە جەنابی باوکتە مەجبورین کە یەکەم ئەم وێنەیە دابنێن. مامۆستا عەبدوڵا کوڕی مەحەمەد ئەفەندی زێوەر. مامۆستا مەحموو ساڵی چەند زێوەرەفەنی لەدایک بووە؟ ساڵی 1975 زاینی. بەڵێ. ساڵی 1975 لە سلێمانی لەدایک لە سلێمانی دایک بوو. یعنی کەواتە لە بێکڵەوە کە هاتوون لە مەلام حەمەوە هاتوون. نەک لە مامۆستا زێوەر. با پیرمان دەوێ هاتوون. بەڵێ. یعنی لە دەورانی با بڵین سەرەتای بابانیەکانەوە ئەو بنەماڵەیە هاتوونەتە سلێمانی. وەکو زۆربەی هەموو ئەو منەوەر و دەستڕەنگین و ئەو کەسە ناوازانی کە لە سەردەمی دەسەڵاتی بەبەوە بە دانسخەیی هەڵبژێراون و بۆ ئەوەی کەوا شارێک لێ دروست بێ پێ بڵێن شاری سلێمانی. مامۆستا جەنابە لەسەر زێوەری باوک چی ئەزانی و یادگاریەکانە لەگەڵ یاچین؟ وەڵای وەکو باوک من مناڵ بوو منی کە باوکمان لە دەستدا و ئێمە هەتی و کەوتین بەڵام لەگەڵ ئەوە عەتفی هەبوو لەگەڵمانە زۆر دەستی بەسەرای هێنان زۆر خۆشی ئەویستین نەرمونیان بوو لەگەڵمانە حەزیە کرد دایمە ژیانێکی خۆش ڕابێنین لەگەڵیان. ئەوەی کە بڵین لە یادێ مابێ شتێک کە لە پەیوەندی باوکایەتی لەگەڵ توە چ شتێکمان بیرەخیتەوە؟ لە پەیوەندی باوکما ئێمە دایمە کە نوێژی ئەکرد مەسینۆ لەگەڵمان بۆی هێنا خاولیمانە بەسەر شەما دەست نوێژەکەی هەڵەگرت
ئەجا قازدەسی شکردوانە بەرماڵمان بۆ داخل سەر بەرماڵەکە و مەسیون لەگەن و ئاوەکەمانە بردا ئەو لاوانەیە زۆربەی کات ئێمە من و حەسەنی برام ئەو ئیشمان بوو کە وەختی نوێژی پاتایە ئێوە ئەو کاتێک کە مناڵ بوون واتە جەنابەت لەبەرەوەی ساڵی 38 لەدایک بووی هەڵبەتە 48 ئەویش وەفاتی کردووە تۆ 10 ساڵ بووی تۆ کوڕی بچووکی مامۆستا زێوەریشی حەسەن مامۆستا حەسەن کاک حەسەن ئەو کوڕی بچووکێتی هەڵبەتە ئەو کاتە تۆ فەهمی ئەوەت هەبوو کە ئەم پیاوە شاعیرێکی گەورەیە لە میلەتەکەیە یان لە کای ئەدەبیا ئیشەکە فەهمی ئەوەتە بەڵێ چکە ڕۆژنامەی هێنە گۆڤاری گەلاوێشمان بۆ هات مانگانە لە بەغاوە بە دیاری دوای ئەوە مامۆستا بێخودی شاعر بەڕەحمە بێ پیرەمێردی شاعر بەڕەحمە بێ کەسانی کە مەلا ئەسعی مەحوی سەردانیان نەکرد بۆ ماڵ و هاتن بۆ لای دوو هەم زیاتر مەلا سەیەفەنگی کابان دۆستی بوو لە مزگەوتی بنتەبەق کە لەگەڵ ماڵی خۆمانە ئەم دیودی بوون زۆربەی کاتیان لێ بەسەرە برد یعنی لە مەجلیسی ئەو گەورانەیە جەنابیش نەخێن یعنی شەرم بوو کە شەرم تەبیعی شەرمی بوو دووەمە ئەمە ئەو هێمنیامان نەبوو ئەو مستەوامان نەبوو بچینە ئەو تێ بگین بڵێ یعنی داژنیشتە لەوانەیە بوو لە کۆڕ یارانی ئەوان هیچ شتێکتا هەڵ نامانە توانین دانیشتنی زێوەرەفەنی کوێی تەواو کردووە خوێنەواریەکەی زێوەرەفەنگی 12 علمی دینی تەواو کردووە مامۆستایەکی دینی بووە دوای ئەوە ڕژدی عسکەریشی تەواو کردووە لەگەڵ ڕژدی عسکەری بووشە مامۆستا لە ڕژدی عسکەری سلێمانی دەرسی گرامەری و تۆ لەگەڵ ماتماتیکە ئەو کاتە پێش هاتنی ئینگلیز پێش ئەوان ڕژدیەشان تەواو کردووە لە ئەستەمۆڵش خوێنوێتی لە ئەستەمۆڵش خوێندوێ دەورانی ئەستەمۆڵ بۆ ئەو چیە گەیەنێ ینی ئەو کاتانی ئەو لێوێ بووە سوودی چی بینیوە چاوکردنەوەیەک بۆ ڕاهاتنی بۆ نیشارەزابوونێ بۆ لە ئاوەدانی و لە پێشکەوتنی ئەو وڵاتانە بۆی بیجێزێتەوە بۆ ئەم دیوسا سرودە کوردەکان بە تورکی هەمووی لەوێ هەبووە ئەم گوێیەکی مۆسیقی چاچی هەبووە سرودەکانی وەرگرتووە دانیشتۆ بە ئاوازەکانی زیاتر وەرگرتووە بە کوردی شعری داڕۆشتۆ نەک تەرجەمەی سرودە تورکیەکان بکات باهێن بە کوردی بە گیانێکی نیشتمان پەروەرانەی کردەوە بەراو فێری قوتابەکانی کردووە یعنی کەواتە ئەم سرودانە کە ئاوازەکەیشی ئێمەش دەورانی ئێمەش وتومانێتەوە زۆربەی ئاوازەکەی تورکیە و هی کوردیشی تایە خۆی ئاوازەکەی لەبەر بووە هێناوێت ئاوازەکەی لەبەر بووە یعنی کەواتە ئەمە زیانێکی تری کوردی نهاتووە ئەم شعرانە بێن و ئاوازی بەدابنێ خۆی ئاوازەکەی پێ بۆ لەگەڵیا ئاوازەکەی پێ بەڵام بەجانی کورداتیەوە کوردی بۆ داناوە تەلەبەکانیشی بەێ ئەمە شتی کە بەڕاستی لەلای من شتێکی تازەیە کەسێک لە سەدەی 19 بیری بۆ ئەوە بچێکە ئاواز و ئەو شتانە هەبێ من لە مەسرحەیەکە بینیم یەکێک لەو سرودە کۆنانی سەردەمی کە ئەو سەردەمی کە ئێستا بازەکەین بابلەریە کە بە وێردی سەرزمانی زۆر بە دیارە زێوەرەفەنی گەشەیەکی بۆ بوارەیەوە و ڕەنگی شیاوەتەوە لە فایقی کوڕی واتە بەختیار زێوەر چونکە ئەویش هەر ئێستا دێنە سەر باسکردنی ئەویش چونکە ئەویش کاراکتەرێکی گرنگە لە ئەدەبیاتی کوردیە مامۆستا زێوەر چەند ژنیا بوو دوژن یەکیان کچی خاری خۆی بوو ئەوە زوهرەخانی خوشکم و کاکە فایقم بەختیار زێوەر لەگە حەلاوەخان مناری ئەو ژنە ناوی ڕاناخان بوو کچی حاجی حەسەنی سەلیماغایە باشە اینجا دوای ئەوە وەفا دەکات دایکی منە هێنێت شەمسەخان یعنی لە یەک کاتە دوژن لە یەک کاتانە بۆ دوای نەمانی ئەو ژنی دوو هەمی هێناوە مامۆستا مەحموود تۆش تەسەورەکەی ئەم پیاوە منەوەرە لەگەڵ سەردەمەکەی خۆیان کەسێکی پێشکەوت و خواز بووە مەسەڵەن بەوێنە ئەم ئەوەندەی من بزانم ئێوە هەمووتان خوێندنەوار بوون ڕنگانەوەی علمی ئەم پیاوە بۆم کاکە بەختیارێ ڕنگیاوەتەوە بۆ جەنابتان کە خوێندنتان تەواو کردو لەو سەردەمەیە و بۆ کاک حەسەنی برا ئەو وابزانم ئەندازیارە بۆ ئەندازیارە ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە خوشکەکانیشە خوێنەواریان هەمویان با بڵێن گەورەکانیش بوویانە ئەوانەی دواتریش بڕوانامەشیان هەیە و مامۆستاش بوون وەکو شایستەخان و ئەمینەخان ئەوان ئەمە واکە کە خەڵکیەک لەو سەردەمەیە جیاوازتر بیری کردوتەوە لە ناو کۆمەڵە ینی ئەمەیە کە زێوەرێک دروستە کاتۆ لە کەسانی کە چونکە زیاتر باەخی وەکو بە ئێمە یاوە بە مناڵانی کوردیشی یاوە لە ڕێ ئەوانێ لە ڕێگەی مناڵ لە دەورانی شێخ مەحموودیش پێم وابێ یەکەم هەیئەی تەسیسی مەکتەب یەکێک لەوانە مامۆستا عەبدوڵڵا زێوەرە
بڕێی جەناب باپیرێ مەلا محەممەدیان ئەوانە پێش زێوەەر کەسێک هەبوو ینی گرنگی بە بواری ئەدەبی با لە ماڵیەوە لا بەس باپیرم حەمەفەنگی خۆی کاتە بزەبت بووە لە محکەمە لە سیتەک باش کەوسا سیتەک حکومەتی تیا بووە زمانی خۆی ینی خۆشی خوێنەوار بوو لە خوێنەواری باپیر مۆ لەسەر چاوی گرتو بۆ ئەمانیکە ینی خوێنەوار بۆ بەڵام لە بواری ئەدەبیا ئیشی نەکردو نەخێر مامۆستا ئەو هەندێک لەو سرودانە وەکو کامانن کە هی باوکتن یعنی بۆی زیاتر بینەرانی بەڕێزی بەنامەکە ئاشنا بن پێی ئەی وەتەن چەند خۆشەویستی بەڵێ خوای وەتەن ئاواکەی بەڵێ ئەی کوردینە ئەی مردینە بەڵێ ئەلم بابەتە و زۆری کەشکێسان دقەیە لە خیالمانە هی باوکم لە دیوانەکە چاپ کراوە هەمووی هەیە هەمووی لە دیوانەکە هەیە پێ ئەوما بێت تۆ کۆ کردوەوە هی هەرچیان و تۆش پێشێکی بۆ نووسون کە کارێکی زۆر باشی کردووە کۆبەرهەمەکانی و من بەرامبەر بە باوکیشم و بەرامبەر بە کاچیشم وجدانم زۆر ئاسوودەیە چونکە دیێڕێکیان نووسی بێنم هێشتۆ لە فەوتان ڕزگارم کردووە هەمین بە چاپگانە و یامت دەزم میلەتە دەست خۆش بێ بێجگە لە شعر زێوەرەفەنی چیرۆکوانەی نییە با چیرۆکی هەیە هی حکوومەتێکی خەیاڵی تەرجەمەی هەیە فەرهەنگی ئەختەری تەرجەمە کردو لە عەربی و بۆ کوردی یاداشتەکانی خۆی هی زمانی شێ مەحموو چەند مەقال و نووسینێکی هەیە لە ڕۆژنامەکانی ساڵی 2009 نووسیوێتی ئەوانە هەمووی کۆکراوەتەوە لە بەرجە کابرناوی گەنجینەی زێڕینی زێوەرە ئێستا لە بازارڕایە ئێستا ئەویش هەیە بەێ گەنجینەی زێڕێن بزەبەت وایە من چونکە ئەو کتێبە کاتی خۆشی بە چاپە کۆنەکەی من بینی چاپە کۆنەکەی گەنجینەی مەردان بوو بەشێکی گەنجینەی مەردان بەس ئەمان گەنجینەی زێڕینی زێوەر ئەمە هەموو شتەکانێتی باشە مامۆستا ئێمە دێنە سەر کاراکتەرێکی کە ئەویش ڕنگدانەوەی لە ماڵی ئێوە زۆرە ئەویش کاکە فایق بە کاکە فایق کوڕی مامۆستا عەبدوڵای زێوەر ئەم ساڵی چەند لەدایک بووە ساڵی 1970 خوێنەواری لای باوکی بووە لە پێش دوایی ئەویش دوایی سەرەتایی تەواو کردووە دەورەیەشی مزەمدی دیوە هیبەیتەری دوای دەورەکە هاتەوانە کە تەئین بوو اینجا بە شەو دوای ماوەیەکی زۆر سێ ناوەندیشی تەواو کرد دوای ئەوەی کە بڵێن لە مەکتەب وازی ماوەیەکی زۆر چۆ لە بە شەو سێی ناوەندیشی تەواو کرد دوای ئەوە هەر لە سەرکاری ئەمیش طبعاً کۆمەڵێک گەوهەری گرانبەهای بۆ بەجێهێشتوین وەکو گوڵی سەربەستی وەکو ئەو شیعرانی ترکە بۆ پێنجی بۆ مەلەرزەکەی پێنج بۆ مەلەرزەی پێنجێنی شارێکی ناوازەی زۆر درێژی هەیە بەڵێ ئەم ساڵی کەی وەفاتی کرد باڵێ 52 4 ساڵ دوای وەفاتی باوکە ئەمش وەفاتی کرد یادگاری جەنابە لەگەڵ ئەما چکەیتە تۆ لە کۆچی دوایی کاکتا ئەم دەستی بەسەرا هێنان و ئەم گرتنە خۆی و لە ئامێزی ئەوا بووین چی یادگاریکی بەختیار زێوەر لە لای جەناب وڵاتی یادگارەکەی وەکو براد لە ماڵێکا ژیان و پێکە و زیاتر لەگەڵ ڕفیقەکانی ئەو ژیانی بردەسەر ڕفەکانی قالی مەلاحمە بوو عەبدولقادر مەلاحمە ئامۆزای دکتۆر عیزەدین لەگەڵ حەمەبۆر و لەگەڵ ئەم بابەتانی کە ڕەفیقی خۆی بوون ژیانە بردەسەر و شەو دانیشتن شعر و ئەدەبیات و شتیان بازە کرد و قسەی خۆشیانە هەر هەفتەی لە ماڵێک دانیشتن تێکەڵاوی زۆر ئێوە نابوو لە بەروی پەیوەندی تەمەنەکەتان هەبوو بەڵێ زۆری ساڵتان بینە بەڵێ 30 ساڵ بەڵێ اینجا ئەمە با بڵێن لە شوێنی تایبەتی خۆی ئەژیا هەستەکەی بەڵێ ئەمیش بە پاڵپشتی چاکی کردوون بۆ مەسەلەی فێربوون و خوێنەواری ئەیشۆن یارمەتی ئەیان چی یادگارێکە هەیە لەگەڵ کاکتا مامۆستا وەڵا یادگارەکەی تا هەیە و ماڵێکا پێکۆ دانیشتن زارزاگە بچا بۆ شوێنێک ئەی بردین لەگەڵ خۆیان ئەوەشی هەبوو بەڵێ لە دایکی خۆی تەنیایە ئەو بەڵێ تاخانە بوو لەگەڵ جەمیلە خان و نا لەگەڵ جەمیلە خانوانە نییە ئەو لەگەڵ زۆرە و حەلاوە ساڵی 1952 وەفاتی کرد بەڵام خێزانی هەبوو مناڵی نەبوو بەڵێ مناڵی نەبوو نەخۆش کەوت و دوای ئەوەی تر وەفاتی کرد بەڵێ مامۆستا ئەم وێنەیەکی ترە هەر هی ماڵی ئێوەیە کۆڵە بەڵێ نازانی ئەم وێنەیە ساڵی چەنە مامۆستا دەوری 44 لەو ساڵانەیە 44 چونکە بەڵێ بە پێی وێنەکە ئەمە کاکە فایقمە بەختیار ئەمە جەمیلی خوشکمە خوشی گەورەمان ئەمە ئامنی خوشکمە ئەمە منم ئەمەش حەسەنی برامە لە باوەشی کاکە فایقە ئەمە ئەوە خەیری خوشکە زامە خەیری خانە خوشکە زاتە بەڵێ خوشکە زامە
لەگەڵ ئەو خوشکە زیاتە لەوە چی ئەوە تا من بین نەبێت تەمەلا نەخێنە تقریبا 3 مانگ 4 مانگ خاڵ خوشکە زیات تەمەنیشتان بەڵێ مامۆستا ئەو جلانی کە لەبەرەکران ئەو کاتە هەر عەزیب بوو هەر عەزیب بوو بۆ پیاوە مەرحەلەیەک لە پاش ئەبوو بە شەروال و کراس بەڵێ ئەوە بە شەروال و کراس بەڵێ هۆکاری وت چی بوو کە لە پێشا ئەوە بوو دوایی هۆکارەکە ئابووری بوو یان تەبیعی ئابووری بوو شەروالەوەوانە گرانتر بوو گرانی بوو دوای حربی دووهەم بوو بەڵێ ئەوەم بیر نەچێ بە بیرەوەری جەناب زێوەرەفەنی چی لەبەرە کرد کەوە سەڵتە و عەبایە بەشان کڵاو جامەنەشی ئەبەست بەڵێ اینجا ئەمە لە زستان و لە هاوینە هەرۆج لەبوو بەڵێ ئەخی زستان زیاد مەبەستم ستایلەکەی هەرۆج لەبوو هەرۆج لە لەبەر بۆکو بزانی مەسەلەن بەیانیان کە ئەچووە دەرێ ئەچوو بۆ بازار ئەچوو بە بازار هاتەوانە زۆرجار لە فەقیانەکەی ئەگەر میوەیەکی بکڕایە لە فەقیانەکەیوانێ ئەی هێنایوانێ ئێتە زیاتر لەگەڵ مەلاسعی کابانە لە مزگەوتی بنتەبەق دانیشتن کاتیان بەسەر بر بە تایبەتی لە ئەسران و ئێوارانە ئەسران و ئێواران خۆری مەزی زیاتر لە مزگەوتەکان بڵێ حتا ئەمە مایەوە بۆ مامۆستا شەمحەمەی خاڵ و ئەوانش تا ئەم ئەخیرش ئەو جۆرە ئوسلوبی دانیشتنە لەبەرەوەی ئەو پیاوە گەورانە کەمتر ڕویان لە بازارە کرد وابوو ئەبێ یەکتریش ببینن کەواتە ئەبێ لەکوێ یەکتری ببینن لە شوێنێ بێ لایەق بێ بە من پرسیارم زۆرمەوە بەڵام یارمەتیم بە ناوبڕێک وەربگرم خۆشەویستانم ناوبڕێکی تر و دێنەوە وڵاتان ئێمە پێش ناوبڕەکە باسێکی زۆرمان لەسەر زۆرەفەنی و لەسەر بەختیارجێوەر بوو و بەڕاستی ئەو دوو کارکتەرە زۆر گرنگن لە ژیانی خێزانی ئێوە و بە تایبەتی بۆ جەنابیشە ئەو پرسیاری کە ماوەمە لە سەر ئەو دوو کارکتەرە ئەوەیە کە 48 با بڵێن زێوەرەفەنی وەفاتی کردووە کاکیشە لە 52 وەفاتی کردووە ئیتر بژێوی ژیانی ئەوە کەوتە سەر کێ کەوتە سەر ئەو مەعاشە کەمە تەقاوەتی کە هی باوکم بووی بەجێ هێشت بووی وهروها کاکیشە تەقاعودی ئەویش ئەو نەیبوو نەیبوو نەخێر بۆ ئەو نەیبوو چکە ئەو فەرمانبەر نەبوو ئەویش خێزانی هەبوو بەر خێزانەکە بەر خێزانەکەی ئەو ئەیبر خێزانی ماوە بەلە خێزانی ماوە ئێستاش ماوە بەڵێ کەواتە ئیتر ئەو تەقاعودیە ئەو خاننشینە کەمە ئیدامی بە ژیانی ئێوە هەتاوەکو ساڵی 55 تۆبی بە فەرمانبەر شارەوانی دوای ئەوەی کە ئەمیرخانی خوشتیشم بوو بە مامۆستا ئەویش هەر پێش پێ لەگەڵ منایەت پێک هەردووکمان سەر و لە سوالێکە 2 ساڵە ئەو تائین بوو مامۆستا ئەنجا منیش تائین بوو بە شارەوە خانی خۆتان بوو مامۆستا بەڵێ خانی خۆتان لە کانسکان تەنیشت مزگەوتی بنتەبەق تەنیشت مزگەوتی بنتەبەقی ئێستا بەڵێ ئەمەوێ باسێک بکەین لەسەر ڕۆژانی ئیتر هەرزەکاری و گەنجێتی جەناب لە سلێمانیا چیە بوونەوە ڕەفیقە خۆشەویستانی کە تۆ زۆر هەرسوکەوتە لەگەڵە کرد برادەرەکانی چیە بوونەکە زۆر بوو هی قوتابخانە جیابوو هی دائرە جیابوو هی گەڕک جیابوو هەر یەکە زۆرێک بوون لەوانە ئەمە ئیتر وردە لێرە ئەتوانین پێ بڵێن کوڕێکی گەنجە بەڵێ وردە خەتی سمێڵ دێ بەڵێ خەتی سمێڵ دێ ئەو سەردەمانە مامۆستا گەنجی ئەو سەردەما با بڵێن لەم تەمەنەش هەڵکشاوتر لە سلێمانی بە چیەوە زیاتر ئەتان بەدەست زیاتر بە فوتبۆڵێن بە کۆڕی شعری بە ڕاضە بە وەرزش بوانە لە گەڕە کولەمانە لە هەموو گەرز کافە تیپێک هەبوو لە مەکتەبەکانە تیپ هەبوو تەمسیل ئەکرا ئەو شتانە کە زیاتر بوانە وەختەکە بەسەرە برا بڵێ تۆ سەرەتا کە دەسێ بە چالاکی ژیان کرد دەسێ بە چی کرد بەکانی زیاتر بە ئەدەبیات و بە نووسین بە خەتاتی خۆشنووسی خۆشنووسین بڵێ باوکی شەهەدە خەتی خۆش زۆر کاکە فاقیشم هەر خەتی خۆش ئەویش هەر خەتی خۆش ئەنجام هەتامە هینیشمان دانا لەم دوای ڕاپەرین کۆ یەکێتی خۆشنووسانی کوردستانیشتان پێما بێ مامۆستا جەمال عەبدولیش ئەندام بەڵێ ئەندام چکە ئەویش مامۆستا محسین و مامۆستا جەمال و بەڵێ ئەوانە هەمویان باسی ئەوەمان کردوتمان گەنجی ئەو سەردەما بە چیەوە ئەیان بەدەسەر بە وەرزش
بە هوەر بە شتانە بە مەکتەب بە خوێن و بە قوتابخانەوەی تر وەختەکە ئەبرایە سەر ئەبراسەر بەڵام بەو شێوەی ڕەهایە جل و بەرگ و پێڵاوی وەرزش و ئەوان لەکوێ یاریانە کردمەوە ئێمە لە گەڕێکی خۆمان هەر کەسە لە گەڕێکی خۆی لە دەشتێکە لە شوێنەکە دەی ئەم محکەمی بنای محکەمەی ئێستا کە ئێستا کات عەدلیتیەوە دەشتێک بووی من لەوێ فوتبۆڵێنمانە کرد ئەوە دەشت بۆ کات بەڵێ بەڵێ کەیسا ناوجەرگی شار بەڵێ هەر تەواو ناوجەرگی بەڵێ ناوجەرگی شار ئەو کاتە ئەوە قەراغی شار بەڵێ قەراغی شار بەڵام بە کۆی گشتی بە بیرەوەری جەنابێ ئەمە ئێستا پێڵەن ستادیۆم مەلعەب بەڵێ وەکو مەلعەب لە جێ مەلعەب یاری گەورەکە ئەکرا لە سلێمانیا پێش مەلعەبەکەی سلێمانی لەکوێ حوشی مەکتەبی سانی سلێمانی لەوەیە بەڵێ لە حوشی مەکتەبی سانی سلێمانی ئێستا بینایشی تیاکراوە من تۆستەیەک لە خوارەوە ئەوەی کچان باوڵێ خانزاد نانە خانزادی نە ئەم دیوی قوتابخانەیەکی تایە سیلوان بە خانزادیش و بە هەمویان وەستا هەموو حوشە بوو ئەوانە هەموو یەک حوشەون بەڵێ ئیتر ئەوە هەموو کەسێک نا بۆی نەبوو وەرزش لەوێ بکە نانە تیپەکنەکانیان کرد تیپە گەورەکان بڵێ ڕسمیەکە لە شارانەوە کە هاتن یا لە دەروی وڵاتەوە کە هاتن لە جەزایر هاتن لەوێ فوتبۆڵێنان کرد هەڵبژاردی بەڵێ سلێمانی هەڵبژاردی سلێمانی بوو پۆلیس و بەڵێ ئەوان بەڵێ هەڵبژاردیان تیپی ئەهالی هەبوو تیپی فەرمانبەران هەبوو تیپە مەکتەبەکان هەبوو بڵێ لەوێ زیاتر وەرزش هەموو لەوێ زیاتر وەرزشیانە کرد چێ زۆر گرنگی بە بواری وەرزشەیە بە بیرەوەری جەنابە لە سلێمانیە چێ هەڵکەوتوو بوو لەو بوارەیە وەڵا زیاتر فەرمانبەرەکان خۆیان پەروەردە لە ڕێنەی قوتابخانە و مامۆستاکانە مامۆستاکان بێکێک لەو ناوە دیارە مامۆستا ساڵح عەلیەوە بەڵێ ئەو دەورێکی زۆر ئەوە دەورێکی گرنگی بینی وەرزش لە کوردستانە بەتایبەتی لە سلێمانیا زۆر قەرزاری ئەو پیاوەیە بەڕاستی من لە زۆر ئەلبومی خەڵکە ئەیبینم و بە هیوام ئیشاءڵڵا بتوانین چەند وێنەیەکی ئاشنا بکەینەوە چونکە خۆی ئاشنایە بە هەموومان ئاشنا بکەینەوە بەتایبەتی بە نەوەی نوێ شوێنێک هەبوو لە سلێمانی شوێنی عاشقان بەڵێ شوێنێک بوو کە ئیتر بەجەدوەل بوو هەندێک ڕۆژ بۆ کوڕان بوو هەندێک ڕۆژ ئەوە سەرگوزشتەی ئەمە چییە ئەمە بۆ باسکە ئەمە ژوێنێکی ئەو سەر ئەمانێکی ئەنجارێت ئەمە باخی گشتیە ئەوەیەکیان منم چاکەسپیەکە چاکەسپەکە منم بەڵێ ئەوەی ناوەڕاز ئەو ڕەحمانی باخەوانە ئەوەی سەری ئەمس ئەمان ئەو ڕەحمانی باخەوانە ئەوەشان ئیحسانی عەبڵاغایە کە فەرمانبەر بوو لە شارەوانی باشە کاک ئیحسان باشە ئەماسیی ئەو دەورانەمان بوو ئەمە باخی گشتی بوو لە سلێمانی باخی گشتی ئەو کابرایە کە پێما بێ ئەوە لە سیەکانەوە هەیە بەڵێ هەیە لە ساڵی 38 کە مەجی یعقوبی مصرفی سلێمانی بوو ئەو باخە دروست کرا 38 بەڵێ لەگەڵ جادی مەولویا کە بڕیان ئەو دوو پرۆژەیە ئەو ساڵەیە کاتی مەجی یعقوبی بەڵێ مصرفی سلێمانی بوو ئەو ڕەحمانی باخەوان هەموو بانێکە هات بوو شارەوانی چەپشە گوڵی هەنا بۆ ژووری ڕئیسی بەلدەدایەنە ئەو خۆشی وەکو فەرمانبەر سەر بەخۆتە بەرەبەر فەرمانبەری شارەوانی بوو بەرە عادی ئێمە بوو ئیحسان ئاغاشا لەگەڵ منا لە ژوورێکا بووین ئێتە زۆر جار ئەچین بۆ باخی گشتی بۆ پیاسە بۆ کاتبردنە سەر دوای دەوام یا پێشدا دوای دەوام پێشدەوامە بوو ئەجا باخی گشتی چۆ ڕۆژی چوارشەمان بۆ ژنان بوو چوارشەمان بۆ ژنان بوو کچانی شار و بەتی بە عەباوە هاتن خۆیانە گۆڕی کوڕی گەنجی ئەو شارە سوار دەوری حەدیقیانە گرت جادەی مەولەوی بەرنەیەکەوت ئەجا ئەو زمانە ئۆتۆمبیلی ئاوڕشێنەکەش هەبوو جادەی مەولەی بەلێ ئۆتۆمبیلەکە ئاوڕشێنی جادەکەیە کرد و پاگە کرایوانەیە مناسبەتی چوارشەمەوە بەڵێ نا زۆر ڕۆژ نەکرا چایخانەکەی ئەحەی عەلەمێشاوی لەسەر جادەکە بوو کورتیان هێنا سەر جادەکەدا ئەنراوەت مشتریش زۆری ئەبوو ئەو ڕۆژە و لە ناو چایخانە لە ناو باخی گشتیشە بەس شەر بە دەفرۆشا شتی کە تۆکری هەبێوین بوو قەدەغە بوو نەفرۆش لەلایەن شارەوانیەوە بەڵێ جا ئەمە شتی تایبەتی ئەکرا لەو ڕۆژەیە ینی مە بەس هەرەوە بوو تاریگە بووی خەڵکە بڵاوی لێ کردووە کە کچانی تر لە دوای نیوەڕۆوە ئەچوون بۆ ئەوێ بەڕاستی ئەومە شتێکی جوانە ینی تەنیا لە هەفتەیەکە هیچ نەبێ ڕۆژێک لەو دی و دەرگاکانەوە بێتە دەرێ هەوایەک ئەوە هیچ کەشە بوو لە بۆ ژنان مەسا لە وەختی بەهارە ئەچون بۆ کانیبا ئەچون بۆ وەیس ئەچون بۆ شوێنی کە بۆ سەر شخصەکان ئەوە سەیرانێکی ژنانە بڵێ هی عایلە بی زیاتر بەڵێن ژنەکان بە پێ ئەچون بۆ بایاری ئەچون عەلاساد منە خۆشن و قاسیان هیچیشان نەخۆش نەوەڵی ئەچون بۆ گەڕان بۆ ئەچون بەڵێ ئێتر ئەو ڕۆژانی چوارشەمەیە بەڵێ چوارشەمە ئێوەش مای خێر بوو ئەیشۆن پشت چەورەکرا بەڵێ ئێت نارم خۆیانە گۆڕی خاسەنی تر هیوا هەبوو هەفتێ بۆ خۆی ئامادە خۆی ئامادە کرد ئیتر لەوێشەوە تیری ئاگری قولەتی دڵاری دەستی پێ کرد وەنیە بەڵێ هەڵبژاردننی هاوسەریش یعنی با بڵێن ئەو ڕۆژە فرسەت بوو بۆەوەی کەوا تۆ بتانی یەکێک ببینی بە هاوسەر ینی ئەوسا ئەمە ئەو زیاتر خیالمان بەلا ئەوانایسوو بەڵێ زیاتر مەشغوڵی شتی کە بووین بەڵێ نووسین بوو
کاری شارەوانەتی بوو ڕاکە بوو بەدەست بۆ بژێوی ژیان بژێوی ژیانە ئەنی ئەو نەگرنگی ئەوە گرنگی بەڵام قاتی سپۆر لە بەرەکە چۆن پێڵاوی تەشبی بەڕووی جەنابەت و بینەران نەبێ سپی و قاوەی و سپی و ڕەش و جلی چاکەت و پانتۆڵ بە قماشەکە بە 8 دینار بوو بۆیان ئەدروین بە قزمانی بە 2 دینار باشە مامۆستا من پرسیارێکم هەیە کە ساڵی 55 جەناب با بڵین دامەزرای لە شار بڵێ بڵێ موچەکە و چەنە بوو 8 دیناری ئەسلی بوو لە پاشا زەحفێکیان کرد بۆ مەعاشەکان لە زمانی نووسعی مەلیکە بووم بە 11 ئەسلی بوو بە 11 ئێتە 11ەکە کە تەرفیع دەکرد بۆ 50 ئەچتە 8 ئەچتە 21 و ئەچتە 28 سولەمی دەرەجەکان وا بوو ئەوە تو زۆر مهم بووی یعنی لە 11 بڵێ لە 11 کاتی پێشێت پێشێت ئەگەر تا 50 دیناری ئیسمی ئیرادەی مەلکی ئەویست بە ئیرادەی مەلکی بۆ معاشە بکرا بە 50 یعنی ئەو 50 ئەوە زۆر ئەوە مەلیک ئیمزای کرد بڵێ وەکو مەرسومیکی جمهوری ئێستا بڵێ وا بوو ئەنجاکرا ئەوە هەموو کەسێک نەخێر ئەوە بە پلی هەبووە شادی هەبووە 50 ئەگەر 50 کە ئیسمی بێت 65 ئەوە شادی یا حقوقی هەبووە یا طبی هەبووە یا هەندەسی هەبووە باش مامەستا شتێکی پێکەنی ناوی ئەو ڕۆژگارانی دەوروبەری باخی گشتی و ئەوانە هیچ بیر نییە ئەو سەردەما نەبخۆ هیچ خۆ بیریشی بێ پێمان ناڵێ نێنەکانی هەرزەکانی ئێمەزانی چی لە شارەوانی خاڵەرزەبمان لەگەڵا بوو لەگەڵ کەریمی حاجی فەرز بە ڕەحمە بە نەردووچان ئەمە قسەی خۆشیان بۆ کردین دایمە دەما لەگەڵ پێکەینی ئەوان ناژیان دوان دوو کارکتەری زۆر دەوری هینیان هەبوو خاڵەرزە بوو کاکەریم بەێت لە تانە و 4 5 ئەوانش کاکەریم هەر بەلەدیە بوو بەڕاست باسی سەردەمێکە کرد لەو سەردەما جەنابێ بێجگەلەوەی خۆشنووس بووی بێجگەلەوەی کە سەرواوێک کەبول بۆ ئەدەب و شعر و ئەوانە ئیتر تێکەڵاوی کاری هوەری بووی ئەوە ساڵی چەند دەست پێکردووە چۆن ئەو ئارەزوە لە لای جەنابە دروست بوو کۆمەڵێک بوون ئەمەتۆ بن کاکە حەمەستێکی محامی بوو شەرکۆبیەکەس بوو من بووم جیهان عومەر بوو ڕۆڤیحیا بوو نوری وەشتی بوو ئەتە دامە وەختی کاتمان کە کۆمەڵی هونەر جوانەکان هەبوو ئێمە ئەچین بۆ ئەوێ ساڵی 60ەکان و 50کان بڵێ ئەوەلەوە ئێمە تێکەری ئەو کۆمەڵ بووین لەگەڵ ئەوانە ئەڕۆشین بەرەگا و زیاتر ئەوە کاریگەری هەبوو لە سەرمان بەڵێ چەند بەشی هەبوو کۆمەڵی هونەر جوانەکان و کات مۆسیقای هەبوو تەمسیلی هەبوو گۆرانی هەبوو بەڵێ ئەی شێوەکاری شێوەکاریش زۆر کەم بوو بەڵێ چکە هەر بۆ خۆی هونەرمەند شێوەکاری زۆر کەم بوو بەڵێ کاتە ئەو شتێ یەکێک لەو ئیشانی بەشداری تیا کرد مەموزین لەگەڵ تاوانی چی بوو وێنەیەک هەیە لەو وێنەیە لە مێژووی شانووی کوردیە ئەم وێنەیە زۆر دیارە ئەم وێنەیە بۆی حەقی مامۆستا شەماسایی بیژ نەخۆین لەم سەرەوە وەستاوە ئەم وێنەیە مەموزینە کێ دەرهێنەری ئەم ئیشە بوو مامۆستا ئەنۆرتۆڤی کەسایەتیەکی بادینانی بۆ لە سلێمانی شتێکی بیر نەسێباوە بیرخەمەوە تابێژنە جلی کوردیمان ئێمە نرد بۆ مامۆستا ئەنۆرتۆڤیمان نرد بۆ لای مامۆستا شاکر فەتاح بە ڕەحمە بێ لە ڕەواندوس لە ڕاندز لە قایمقام بوو لەوێ ئەوز لە بادینانیانەی بۆ هێناین بۆ هەر بۆ ئیشە بۆ ئەو ئیشە چوو هێناوی و نردمانەوە جلەکان بۆیان ساکە جلی بادینانیمان لە بەرەوە جلیک بادینانی ئاکرێ لە ئاکرێ بەڵێ چوو بۆ ئاکرێ مامۆستا ئەنۆرتۆڤی ئەو کاتە با بڵێن کاری دەرهێناری بۆ کرد نووسەرەکەی چیە بۆ نووسەرەکەی ئەمە وەختی خۆی محەممەد سعید ڕەمەزان بوتی لە عربی لە بادینەوە خۆی بەڵێ بوتی تەرجەمەی کرد بۆ عربی کاگەمینی میرزاکەری مۆدیشی جێڕا و داش ڕێژ بە شێوەی شانۆگەری کە با بڵێن سیناروی بۆدانە کاگەمین مامۆستای بە ڕەحمە بێ ئەمینی میرزاکەری ئەویش کەسێکی دیارە لەو درود بۆ گیانی پاکی هەمویان بە تایبەتی بۆ مامۆستا ئەنۆرتۆڤی کە بەڕاستی زۆر هیلاک بووە مامۆستا ئەم کاراکتەرێک لەو کاراکتەرانە جەنابەتی وەنیە دەوری چی دەبینی قەرە تاجدین کامیان جەنابەتی یەشە بوو لەوانەی کە لەوێنەکە کامیان لەوێنەکە ئەویان جەنابەتی بەجلێکی بادینانیەوە ئەو کاتە ئەنجا شتێکی سێدی بۆ بژێرمەوە لەوە بکو نوکتە لە ئاخر شاو ئیعلانی عرفی کرا لە عێراقا پۆلیس هاتن شانۆگەرەکان بە ئێمە ڕاگرت لە ئاخر شەوە بەڵێ لە ئاخر شەوە کە ڕاگرت وتیان بژڵن من بەجلی تەمسیلەوە چوومە ماڵەوانێ کە لە دەرگاما دایکم نەی ناسیموانێ وتی وەرن کابراکی زازۆ هاتووە وتی زازۆیەک هاتووە بە میوان وتیان لە پاشا کە چوومە زۆرتیان بچی وتم مەڵا شانۆگەرەکان تا خستوتر لە ماڵەوە خۆم گۆڕی و مەچیاجشتەکەم لێ کردەوانی و دەردێک هەیە لەم وێنەیە بەڕاستی ئەوەیە کە دوو سێ کاراکتەری پێشەوە لەوە چێ
ڕۆڵی ئافرەت ببینن قوربان ئافرەتمان هەبوو گوڵزارخانمان هەبوو خوشتی مامۆستا گیان عومەر دەوری زینی بەڵێ گوڵزار دەوری بەڵێ دەوری خاتوزینی هەدیە و بەس بەداخۆ لەو وێنەیە ئامادە نەبوو ئامادەنیە من لێرە سڵاوی بۆ ئەنێرم بەڕاستی زۆر پێم خۆشە داوەتی کەین بۆ بەرنامەکە باشڵکەین چونکە ئەو یەکەم کەسە کە ئەو کەم نەبوو ینی ئێمە لە بواری شانوە کە کاریشمان کردووە تا هەشتاکان و تا نەوەتەکانیش ئێمە ئەو کێشە گەورەیەمان هەبووە ئەو لە 650 ئەوەی کردبێ ئەمە نیشانی منەوەریە نیشانی شارستانیە لەو ماڵەیە کە جێگەی تەقدیرە بەڕاستی بۆ هەمومان مامۆستا دێنە سەر ڕۆژگاری تر بە ئەوەندە دوای ئەوە تاوانی چی بوو ئەوە مامۆستا مەستەفا ساڵەکەری نووسی لەزی ئەم کاسۆمۆڵی ئێستا وسا مەکتەبی هین بوو دایری تەربیە بۆ خۆڵێکی تیا بوو کتێبخانەش بوو ئەوەش بوو لەو هۆڵەیە کردمان من دەوری ئینزیباتم هەبوو لێوە لەگەڵ هادی عەمبەرە کامیان پێش کامیان مەموزینیان نانە دوای مەموزین بوو دوای مەموزین چەند ڕۆژ پێشکەش کرا تقریباً 2 ڕۆژ پێشکەش کرا 2 ڕۆژ باربۆکەی با بڵێن پارە بلیت و ئەوانەی بەڵێ پارەکەی قوربان ئەمە ئێمە لە مەکتەبی سانوی شۆ کە ئەمان خوێن قستی یەکەمی ساڵانە خۆمان ئەمانە 5 دینار بوو ساڵی بەدە دینارەمان خوێن بۆ لە داخلێتان خوێن بۆچی ئەچوونە لە مەسائی پارەم نەبوو بۆ مامۆستاکان لە مەسائی پارە مامۆستامان بەکرێگە دەرسی پێوتین بۆ قستی دووهەم هەموو ساڵک تەمسیلەیەکە کرا کوڵۆڵان کرا ئەوە کرا لە ڕێی تاجی پاشاکرا ئەو ساڵە ئێمە مەموزینمان تەقدیم کرد بۆ پارەکەیمانە بە قوتابەکان بۆ قستی دووهەمی خوێندنەکە بەڵێ ئەو کاتە وانە وانەیەکی جوانە بەڕاستی وانەیەکی جوانە کەسێکە ینی گەنجێک من حەزەکەم ئێستا گوێی لەم قسانی جەنابێ بێ بۆی کە بزانە خەڵک چۆن توانیوێتی بگا بەمڕۆ و ئەمیش چۆن ئەبێ بەرنامەی چی بێ بۆی بگاتە داهاتوویەک کە داهاتوویەکی پرشنگدار بێ مامۆستا ئەلێرە هونەر هەر لە کۆڵ تۆ نابێتەوە ئەمە چیرۆکردنووسیوە و تەمسیلی کردو لێرەشە ئەمە لە کۆمەری هونەرجانەکان بەڵێ لە کۆمەری هونەرجانەکانە چوومە دەبرەی کەمان و مامۆساولێم پێوتین تاوام نەکرد کەمانەکە هیچ فێر نەبووی بەڵام بیرچوازم لێنە پەشیمان نیت مامۆستا چۆن پەشیمان ڕاستەوە پەشیمانی بەڵام پەشیمانیش بەڕاستی دارنایە ئەمە وێنەیەکی ترە ئەوە یادی شێخ سەلامی شاعیرە خوا ئەفریقا لە هۆری ینی فەرمانبەران یادمان کردوانێ اینجا ئەمە ئێمە کە ئیجازەمان وەرگر بۆ کۆمەڵی هونەر و وێژی کوردی ئەبووە لە ماوەیەکی زۆر کەما چالێکێک بکەین چالێکەکەمان 3 ڕۆژی مابوو منیش مفەکەریەکم جیفانم تەماشام کە یادی شێخ سەلامە بەڕەحمە بێ وەڵا گوز بە پەلە کۆبوونەوەیەکمان کرد و قەرارمان ناو ئیشەکەمان تێ ئەنجامە علی جۆڵاوتی کاکە ئەم مفەکەرە لە مەحموود پشارنەوە بەخۆ بەزاتی خۆوا بڕوە نابوتمانەکە پارەکەشی چی بوو هەمووی دەست نوق ساردیمان کردی بۆ خەڵکەکە ئیشێکی باشتان کرد دەنیاوە زۆر شتی چاک بوو لەکوێ پێشکەش کرا مامۆستا هۆلی یادی مۆزەفین لە قاعی خوارەوەی لە قاعی خوار بەڵێ لە قاعی خوار کاتە هۆڵێکی تایبەتمان نەبوو نەخێنیا هۆڵی تایبەت نەبوو ئامادی سلێمانی وەنیە دووشتمان کرد لەویا لە زمانی هێنا یەیشان بە زیینەتی ڕێزلێنان لە ئەدیب و شاعیرەکانەوە شەر پێشنیاری من بوو لە کۆمەڵی هونەر و وێژی کوردی ڕێزمان نا لە مامۆستا اسماعیل شاویز بەڕەحمە بێ لە عەلی باپیراغا لەگەڵ ڕەمزی مەلامعارف بەزیینەتی بەڵێ پێشی بمرن ئەوەوە علی زۆڵاوتی کاکە بیکەن بە خاتی خۆ پارەمان پێناهێڵێ فەکەرەکە لێ بسەر فەکەرەکەی لێسەنگن ئەم وێنەیە کوێ مامۆستا ئەوە هۆری سینەمای ڕەشیدە کۆبوونەوەی شارەوانی سلێمانیە ئەنجومەنی شارەوانی خەڵکی بانکراوە ساڵی 56 بەرەوە دکتۆر فەرهادی ئەحمەی حاجەمینە کاتب تابعە بوو لە بەلەدیە ئەو زەمانە ئێستا دکتۆرای ئێستا چوو سی تەواو کرد چووە هەندەران لێوێ خوێنی زەراعی تاواکە دکتۆراشی هێستا پرۆفیسۆرە ئێستا پرۆفیسۆرە لە بواری کشتتوکاڵە یعنی منۆزانی ئەمە چوون بۆ فیلمێک یعنی بەڵام دەرچوو کە ئەمە کۆبوونەوەیکی شارەوانی بەڵێ وەزیفی بووە بەڵ کاتێ مامۆستا بە بیرەوەری تۆ یەکەم جار کەی چووی بۆ سینەما مامۆستا ڕەفیق سالاک لە مەکتەب ئەیبردین پۆلێکی ئەبرد هەموو هەفتەیەکە فیلمێکە ها بیزانە کۆمەڵایەتی یاشی ڕێکوپێکی باشە یەکی بە 40 فلس مامۆستاتان بوو بەڵێ مامۆستا بەڕێز ئەیبردین دای ئەنان و ئەی هێناینەوەنێ بۆ مەکتەب تامان پێشەوە پێوتن و پارەی بەڵێ بۆ ئەجا ئەوسا بۆ ئێمە هەرزانتر بوو بە 25 فلس بوو چوونە ژوورەوە ئەجا وێنەکان زۆرن ئێمەش ماوەمان جارێ ماوە بەڵام ئەگەر ڕێگان بی
ئەو مامەسا ڕەمزی مەلا مارفە ئەم ڕسمەش ببینین بەێ ئەو مامەسا ڕەمزی مەلا مارفە کە بە زیینەتی یادمان کردوانێ ڕێزمان لێنە ئەمە جەنابتی ئەو کاتە بەێ بەێ لەکۆمە بەێ باش من ئەمەوێ پێشەوەی باسی ئەو ڕسمە بکەین ناوبڕێکی کەورە بگرین خۆشەویستانم ناوبڕێکی تر و دێنەوەلاتە مامۆستا مەحموود باسی ئەو کاراکتەرەمان کرد پێش ناوبڕەکە ڕەمزی مەلا مارف بەێ ئەم پیاوە ئەگەر باسێکمان بکەین ئەمە لە شارەوانی سلمانی مدیری دارە بوو شاعرێکی چاچی خەڵکەم شارە بوو ماڵیان لای مزگەوتی هەمزاغا بوو لەوێ ماڵەکان سەردا بە ڕۆژ دارە پێکەوە بوون لەوە تێکەڵی ناسیایمان هەبوو زۆر دۆستم بوو زۆر ئەدیب دۆست بوو زۆر شاعرێکی چاک و پیاوێکی زۆر لە کوپێک بوو درود بۆ گیانی پاشی ناوی دیارە بەڕاستی لە بواری با بڵێ ئەدەبیاتە کەسی کە ناو ناوبانگێکی زۆری هەیە ئەمە وێنەی سەردەمانی هەر زەکاریە پێما بێ بەنیە بەێ وێنەیەکی تر هەبوو بەڕاستی لەلای من زۆر زۆر جوان بوو ئەم وێنەیە بەێ ئەمانی چیان ماڵ ئەوە دوای بەیانی ئازار سێرانێکمان کرد بۆ دەربەنگی خان بەڕەحمای بێ ئەوەی یەکەم لە جلکودیەکەوە ئەوە حمە فتاحی سەمەنا کەبابچی خوا ئەفریقا دوو هەم ڕاوەسەخواتۆ هەلێو لە شاشەکەەوە نایبینی ڕاوەسە دووەم ئەژی گۆرانە بەڵێ هەتۆ لێوە حەزەکەی بێ زەحمەت بیبینە دووەم ئەژی گۆرانە بەڵێ بۆی بینەرانیش ببینێ سێ هەم حەمە ساڵە دیلانە بەڵێ چوارەم شێرکۆ بێ کەسە بەڵێ پێنجەم کاکەمەم بۆتانیە ڕاستە شەشەم سایقی ئەو جێبەیە کە لەگەڵمانایە بەکرێ هاتبوو بەێ حوتەم جەمان شار باژێریە ئەوی کەشیان ئەنۆتۆڤە ئەنۆتۆفی نییە کوری یەکەم هێنا تەها بابان مامەسات ئەو مناڵە بەێ ئەم ناڕە شوانی کوڕمە کاکشوانی کۆتە خۆلی من لەو بەرەوە بووم چی دەکرد ڕسمم کرد ڕزاسمەکە جەنافتێکرد زۆر زۆر باشە دەست ڕۆژگار باشە ئەجا باسی ڕۆژگارت کرد ئەم وێنەیە ئەم وێنەیە کێیە مامەسا ئەوە دەمخۆشی عەرەب حسێن نەعمەیە حسێن نەعمەت چیەکە لەگەڵ ئەوە هات بۆ سلیمانی ئاهەنگێکیان جێڕا بە بۆنەی بەیانی یانزەی ئازارۆ لە حەوشی نادی مۆزەفین ئەو هات علی مەردان هات یاز خزر هات زۆر بوون ڕسوول گەردی بوو گۆرانیان وت بەڵێ هەموو گۆران بوو لە ئاهەنگێکی گەوری قەشەنگە لە حەوشی نادی مۆزەفین ئەم وێنەیە کاراکتەرێکی زۆر جوان هونەرمەندێکی زۆر گەورە ئەوە کاکتە هەبابانە مامەسا تەها بابانە بەڕاستی من زۆر لە هەوڵی ئەوەم کە مامەسا تەها بێتە میوانی بەرنامەکەمانەوە بە حورمەتەوە جوابیشم بۆ نردووە بەڵام لەوە ئەچێ نەخۆش بێ بەڵێ نەختێنە ئیشاڵا چاکە بێت و ئەو هیوایی ئێمەش دێتە دیکە کەشتی بێنێ بۆ بەرنامەکە ئەم وێنێش وێنێکی تری ناوازەیە بەڕاستی ئەوە منم لەگەڵ کاک ئیحسان عەبدوڵاغا لەگەڵ مامەستا محەرەم محەممەدەمی محەرەم محەممەدەمی خۆش بێ بە شارەوانی سلیمانی و ئەو کاتە با بڵێن مامەستا محەرەم محەممەدەمین شەهید بوو لە ڕێگای ئەمنی داپلۆسێنەری ئەو کاتە درود بۆ گیانی پاشی چیرۆنووسێکی زۆر گەورەی زۆر ناو دیاری ئەو کاتێ ئەم وێنەیەش زۆر بینراوە لە ناو ئەلبومی یادەوەریەکانی شار ئەمە دەستەی نووسەرانە ساڵی هەفتە ساڵی 1970 مامۆستا کامیان جەنابتی تەنیشتی مامۆستا شاکر فەتاح پیش شاکر فەتاح نە تەنیشت مامۆستا عومەر عارف یعنی کەواتە ئەمەیان جەنابتی بەڵێ مامۆستا شەمحەمەی خاڵ عەلامە بەڵێ لەگەڵ مامۆستا شاکر فەتاح و هەروەها کاک غەفوری ڕەشید داراغا کاک جیهان کامەران مکری ڕەحمەتی عەبدوڵای میدیا بەڵێ زۆرن بەڵێ بەڕاستی کەسانن کە بە ئێستا بوونەتە گەنجینەیەکی پڕگەوهەری گرانبەها بۆ ئەدەبی کوردی ئەمە شوێنێکی ترە
ئەوە شارەوانی سلیمانیە بەشی لقی هەندەسە باش یەکەم کەس منم دووەم کەس کاک عزیز بەکرە بەڵێ لێرە دووەم کاک عزیز بەکرە ئەندازیار سێهەم کا خوا لێ خۆش بوو عومەر ڕەمزیە چوارم خوا لێ خۆش بوو کاک وشێر بابانە پێنجەم کاک نەجاتی عەبدی ئێستا لە سویدە شەشەم ئەحمەد مستەفا قەراخیە مهندس ساڵی چەندە وێنێ مامۆس هەفتا بوو تقریبا ساڵی هەفتا بەرێ ئەو کاتی چیە سەرۆی شارەوانی بوو جەمال بابان مامۆستا جەمال بابان ئەو کات کاک وشێر ڕئیسی مهندسین بوو لە پاشە بوو شارەوانیش ئەو شاریش بوو ئەم وێنەیە هەر چەنە جگەرەی ئەمە بڕواونەیە جگەرەی تایە بەڕاستی بۆ شاشەکەمان زۆر باش نییە بەڵام بڕواونەیە توانێت ئەو وێنەیە ئەزانی بۆ چونکە جگەرە چێ سێ سیفەتی هەیە زۆر زۆر مرێت نەخۆشەکەوێت دووهەم دەست قەت ناچێتە سەری شەوەنگا کۆچێ سێهەم سەقەت پێی ناوەڕێ چونکە دایمە گۆچانێکی بەدەسەوە جا ئەوە یاخوا بڕۆ قەت نێتەوەنێ جگەرە بەڕاستیشتێکی خراپەوە لە گەلاوێژان وستاوە بەڵێ ڕاستە گەلاوێژی ئەو سەردە بەڵێ سیونۆ بۆ جگەرە چێش ئەو زەمانە ئەو باس کراوە کە مامۆستا برای مححمەد و عەلادین سەجادی بۆ ماوەی 10 ساڵ دەریان کرد مامۆستا لە ناو ئەلبومەکانە ئەم وێنەیەمان بین ئەمە کێ ئەوە ناجیخانی خێزانمە ناجیخانی خێزانتە دایکی مناڵەکان ئەم وێنەیە بەڕای جەنابە ساڵی چەنە پێش ژیانی هاوسەریمانەوە بیانی پێ ساڵی 61 بەڵێ ئەو کاتە لەوە چێ ئەمە خوێندکار بێت لە بەڵێ خوێندکار بوو لە معلیمات ئەو کات ئەمەش هەر وێنەیەکی تریەتی ئەوە شەرهی ئەوە کۆنتر کۆنترەری دەورانی ناوەندیە ناجیخان ناجیە محەممەد بەحێدی خەڵکی سلێمانیە نەچگەڕێکی لە دایک بووە مەڵکەنی ناجیخانە چۆن ناسی کاک محەممەد بینی خۆمان بێت چۆن ناسی ئەوە دوورە حکاتەوە زیلی بێت ینی بەشی بەرنامەکە بەرنامەی تایبەتی بوو لە ساڵی 60 خواست پیر و خەڕۆ بن ئەکاتە 52 ساڵ ژنومێدایەتی هیوا خوازم بۆ هەموو خێزانەکانی ئەم میلەتە و ئەمنەوەی ئێستا ئەوانیش ئەوەندە بە جوانی بە خۆڕاگری ژن و مێردایەتیان هەبێ تەفاومیان هەبێ کە بگەن بەو ئاواتی کە 52 ساڵ بەیەکەوە بن بەڕاستی ئیستا سەرگوزشتەی بەڕاستی ئەمەمان بۆ ناگەڕێتەوە هیچ نەبێ سەر داوێکی ئەم مەسەلە سەردایەکەمێکتیما خۆشەویستی پیاوێکی خۆشی تەوا برێتەوەنە ئەی بەڵێ بەیەکگا باشە بەس لەکوێ یەکتریتان بینی بۆ یەکەم ئەمە خۆ ئەبێ ئەمە خۆ لە سلەیمانی ئەوەت داخراو نەبوو باشە لە هەموو شوێنێک و کوڕانکە کە یەکتری بینی لەسەر ڕێگا لەسەر جادە لە ڕێ قوتابخانە یەکتریتان مامۆستا تۆ ڕێی مەکتەبەکەتان لێوە نەبوو تۆ بۆچی لێوە ڕۆشت نە ئەو لە دارمعلیمات لە پشت حەدیقی ئێستاوە بوو ئێمە ماڵمان لای بەنزیخانەی کۆن ئەم جەمعی ئێستا هەیە لەو سەرگای کە ئاها دەچوو بۆ ئەوێ کە ئاهات بۆ مەکتەب ئاهات و ئەگەڕێن هیچ کاتێ نامەی دڵاری ئەوەم واز لێ بێنە پێ ناڵێم ینی مامۆستا قەیناکە بینەران چاوەڕێیەکەن کە ئەم قسەیە بکرێ نامی دڵداری هەبوو لە بینتە چۆن نەبوو باشە یەکەم جار تۆ نامەت بۆ ئەو نرد یا ئەو من تۆ نردێ هەمیشە بێ کوڕی داماوە بڵێ ئێتە فەیسبووکیش نەبوو هیچ نەبوو خۆمانامەکەم ڕۆژە نەبوو نامەکە چۆن ئەگەیشتە دەستی مامۆستا بەواسی کەسێک هەبوو لە بینە کەسی سێمی تا چۆن بەڵێ ئەوەی نە ئەو جێمتمانە بوو بە چەنە جارێک هەفتەی جارێ دوای نامەکە کە تۆ ئەنار وەڵامەکەی چەنی پێچوو هەر هەفتەیەک ئەومی پێچوو ئەحداسیات ناگۆڕا لەماوە ئەو هەفتەیە هەتا هەر پتوترە بوو باشە ئیتر چووی داوات کرد بەڵێ داوات کرد چەندی تێچوو مامۆستا هیچی پێ نەچوو هەر هیچی پێ نەکردم خۆم بە ئاڵتۆمان بۆ کردنە کتێکمانە بای چەند بای چەند 15 لیرە بوو باش 20 لیرم بۆ کرد لیرێ بە 3 دینار بوو بە 3 دینار بەڵێ لەگەڵ زنجیرەکە بەڵام ئاخر ئەگەر بە پێوانەی موچەکە و باسیکە ئاخر بە قست بوو بە قستی ئەی سوۆن بە قست بوو بە یەکەوەیانتانەوە دوای قستەکە تۆ بردە هاتنە ماڵی باوکێ بەڵێ هاتنە ماڵی باوکە ئەوەندە بەشیە کرد کە جەناوی شەژن بێن بەڵێ کاکیشە نەما بوو ناخ شایستی خوشکم پێگەی بوو تەعین بوو من معاشم هەبوو ناجی هەی بوو ینی ئەوانش کۆمەکیشم بەڵێ دایکیشم معاشی تەقاوەتی باوکمان هەبوو ئەوە بە کۆمەک هەموومانە کرد پێژێن باش ئەمە کێ مامۆستا ئەمە چ ڕۆژێکە ئەوە لە ستودیۆ ڕەفیق گرتمان و وێنەیە باش دوای گواستنەوەی
ژیانی هەوسەجیمان ساڵی 61 ئەو ڕۆژانە بیرەکەێتەوە مامۆستا ئەی چۆن بەڵە ڕاستەکە ئەجا ئیتر وردە ئەویش بوو بە مامۆستا بەڵێ بەڵێ ئەویش بوو بە مامۆستا ئەمەش ئیتر ژیانی مامۆستایەتی ئەو کاتی بەڵێ پێک و مامۆستاکانی قوتابخانەی خۆیان بوون مامۆستا ئەرکی ماڵ بۆ کەسێک و کاتا مامۆستا بێ ئاسان بوو مامۆستاش بێ و ماڵیش لێبوردنی تیا بوو مەسا زۆر شت تازەنگدانی ئیشەکانی بۆ بەیانی ئاکرد ئامادەیە کرد ئیشەکانی جێبەجێ کرد بۆ بەیانی بێسەر حازی کەی جیا بوویتەوە لە ماڵی باوکێ دوای چەند ساڵ دوای ساڵی هەفتا بە 16 جیا بوومانە ینی 6 ساڵێک لەگەڵ ماڵە گەورە بوون ئیتر ئەمیش مامۆستا بوو اینجا خانوەکمان هەبوو لە چاڵەکەی ئەقاریا گرتومان ماڵی باوشم لە پشت شارەوانیەوە بوو زۆر نیوەڕۆ تەلەفۆنیان بۆ کردمان وەرە بێرەنان بخۆ ئەیانزانی ئەو لەوێنیە یەکە لە دوامی بهین بواە مەلام حەمەی کوردی بەڕەحمە بێ ئەیگو تۆ یەک باوکەی دوو دایکیت ئەمگو یعنی چی ئەیگو هەردووچیان خۆشیانەوێ ئەو حەزەکە خواردنی خۆش بکە بانگەکە ئەوش حەزەکە خواردنی خۆش بکە لە دروست بۆ گیانی پاچی بەڕاستی مەلام حەمەی کوردی پیاوێکی زۆر خوێنەوار و باسەواد و ئەوانە بووە من زۆر قسەی خۆشم لەسەری بیستووە بەداخەوەکە وفاتی کردووە ئەم وێنەیە ئەوە لە شارەوانی بڵامان کردەوە گۆڤاری شارەوانی ژماری پێشوو باش ئەمە کامیان جەنابەتی یەکەمی ئەمە منم ئەمەیان جەنابەتی بەڵێ پێشنێنانە بەڵێ پێشنێنانە ئیتر وردە ئەم ماڵە گەورا بێ بەڵێ کە گەورا بێ ئیتر مناڵی تێکەوێ ئەمە وێنەیەکە دەمانەیە لە ماڵی عوسمانی حەمەنار کە خاڵی نازیێر خانەکات کە بەڕەحمە بێ لەوێ گیرا ئەو پسکۆلێ لە بەسەوە شوانە کاکشوانی بەڵێ ئەوی کەشیان ڤانیکسمە ڤانیکستەفان ئێستا چکارەیە ئێستا ڤانتی دیپلۆمی هەیە لە تیجارەیە لە ئەڵمانیا دانیشە خێزانی دکتۆر شیروانە محەممەد شیروان حاجە بڵا ئێستا شەر لەوێن بڵێ شە لەوێن ئێمە لێرەوە ڕێز و سڵامان هەیە بۆی وێنی تر زۆرن بەڵام ئەوەی کە ئیتر ئالێرەیە ماڵی ئێوە وردە ژمارە زیاکە بەێ ئەمە ڤان و شوان و بەێ سامان و ساسان و بەێ ئەوانن بەێ ئەمە کوێ مامۆستا شوێنە ئەمە ماڵی خۆمانە بەڵێ بەردەمی ماڵی خۆتان بەێ ئەمەش ڕۆژێکی ترە لە ڕۆژی سەیران و گەشت بەێ لە سێدان دەشتینەوە ئەمە لە کوێ مامۆستا دەشت هەر ئەزمەرم لای ئەزمەڕەیە شاخەکان دیار هەر لای ئەزمەر بەێ ئەمەشی تر وردە تەمان هەڵەخشێ بەرەوە ژوور بەێ ئەمە هەرخۆتی لەگەڵ بەێ ناجیخان بەێ ناجیخان ئێستا لە ماڵەوەیە خانشینە بەێ وێنەیەکە هەیە بۆی بەسەرمانە تێپەر نەکە ئەمە عادەتێک وا بوو لە سلێمانی قوبول و قوبولکاری هەبوو لە ماڵان وە بەێ ئەسران بۆ قوبولکاری من زۆر جار لەگەڵ دایکمانەش ئەچوین لە بەرەوەی خواردنی خۆشیان داهانا هەمیشە کە چون پیانەوە قوبول ئەو قوبول لە چیوە هاتبوو مامۆستا قوبولکردنی میوانیانی میوان قوبولکردن میوان قوبولکردن ئەم وێنەش هەر کۆڕێکی ئەدیبانە بەێ مامۆستا جەما شارباژێڕی و کاک ئەژیر ڕەحمەتی بەێ منم کاک غەفور ڕەشید داراغایە حەمەنوور تۆفیقە مامۆستا تا ساڵح سەعیدە بەێ لەگەڵ مامۆستا جەلال مەحموو بەڵێ مەڵە جەلال مەحمود عەلی بەڵێ ئەمە کوێ مامۆستا شوێن ئەمە یەشێکی نووسرانە یەکێتی نووسران بەڵێ باش اینجا ئێمە بەڕاستی وێنەکان زۆر جوانن محکومین بەکات ئەوە لە کۆنتترۆلۆ پێمانە لە کاتە تاوا بووە من ئەم وێنەیە زۆر سەرنجی ڕاکێشاوم وێنەیەکی جوانە ماڵی خۆتانن ئەمە لە دوکان گرتومان لە کەپێکایە بەڵێ ئەوەش ناجیخانە لەگەڵ تا بەێ ئەمەش وێنەیەکی تری ئەم سەردەمەی خۆت و ناجیخانە بەێ بەێ تەمەند درێژیتان بۆ خوازم ئەمەش ئەوە هەر خۆمم لە ئەزمەر گرتومە خۆتی لە ئەزمەر من ئەمەوێ وێنەیەکی کە هەیە ئەمەش جەنابەتی لەگەڵ خات و جوانی کچێ ئەوە جوانەخانە بەڵێ ئەمە ژوێنەیەکی تری ماڵی ئێوەیە ئەوە سامانی کوڕمە لەگەڵ خێزانەکەی سویسریە ناوی بەربارایە بەڵێ کچەکەشی ناوی لانەیە لانە خوالیان نسێنێ ئەوەش کوڕەکەیەتی ناوی ماروینە بەڵێ ئەمە ماروینە لە دیارە لە ئەوروپای بەڵێ لە سویسرا ئەمە دواوێنەی جەنابێ لەم بەرنمەیە ئەمە دانێ ئەمە جەنابی لەگەڵ
نەوەیەک لە نەوەکانی خۆت دەکسەکەی هێنایە سامانایە لەگەڵ لانە ماروین ماروینە لە ماروین بەڵێ ئەنجا ئێمە هیوای تەمەندرێژی بۆ جەناب بدەخوازی سپاسدانەکەم من خوا بۆ ماروینە بهێڵێ عادەتی بەرنامەکەش وایە ئەبێ پێشەوەی بەرنامەکە بەجێبێڵی من و جەنابە وێنەیەکی ژەگرین بەیەکەوە بۆی لە داهاتوە ئەو نەوەی کە با بڵێن وێنە تانگرتووە بەیەکەوە پارێزگاری لە بەڵێ ئێستا ئەم وێنێش بەڕاستی دەبوو زۆر دەمێکە بۆ یەگەڕێن ئەم وێنێژ وێنەی دایکتە پێم خۆش بوو لە بەرنامەکە دوهەمین وێنە وێنەی شەمسەخانی کاکە حەمەسوور ئێمە هیچمان نەماوە سوپاس بۆ هاتنتان بەسەرکردنەوە یاد سوپاس بۆ جەنابیش خۆشەویستانم تا بەرنامەیەکە خواتان لەگەڵ